بەناوی خوای گەورە و میهرەبان ئەم شەو لە چامەدا بەرنامەیەکی جیاوازمان هەیە، گفتوگۆیەکی جیاواز و میوانێکی جیاوازیشمان هەیە. زۆر جار وا ئەکەین تەورێک دیاریەکەین، پرسیارەکان ئامادە ئەکەین و چاوەڕێی وەڵامەکانە بین، بەڵام ئەم شەو هیچ تەورێک دیاری نەکراوە و هیچ پرسیارێکیش ئامادە نەکراوە و چاوەڕێی هیچ وەڵامێکیش نابین، چونکە ژیان خۆی تەوەرێکی دیاریکراوی نییە و پرسیاری ئامادەکراوی نییە و وەڵامی چاوەڕوان کراویشی نییە. ژیان گفتوگۆیەکی ئازادە خۆی بۆ خۆی، لە بابەتێکەوە بۆ بابەتێک، لە بیرۆکەیەکەوە بۆ بیرۆکەیەک، لە ڕاستیەکەوە بۆ ڕاستیەکی تر. ئەم شەو میوانێکمان هەیە، کەسێک کە لە زۆر بواردا معریفی و قوڵە، کەسێک کە بیر و ئەندێشەیەکی فراوان و کەسێک کە قسەی جیاوازی هەیە. میوانی ئەزیز و خۆشەویستی ئەم جارەی چامە دکتۆر محەممەد خانی، زۆر بەخێربەی بۆ چامە دکتۆریان. چاومنی کاک بیلالگیان، سڵاو ڕێزم هەیە، بەڕاستی نازانم بابەتەکە چییە چۆنە و دڵخۆشیمەوەیە کە ڕاستگۆیانە لەسەر بابەتێک قسە بکەین، ئەو بینەر و بیسەرە بە ڕێزانە لێمان ڕازی بن و وابزانن دانیشتنێکی خۆماڵیان. وەکو دوو کەس کە دانیشتوین باس لە ئێستای ئامادەکەین لە ناو ئەو هەموو گرفتاریی ژیان و توزانم هەموو ئەو پێشکەوتن و پێشاتانەی کە ئێستا بۆ خەڵک بە شێوێکی گشتی دروست بووە. جەنابەت باسێکت فەرموو کە وتت ئێستا مانای شتەکان زۆر گۆڕاوە، ینی گۆڕانکاری تەنانەت بەسەر ماناشا هاتووە. جاران مەحەبەت مانای ئەو پەڕی تەواضوع و خۆشەویستی و دەرخستنی سۆز و میهرەبانی بوو، ئێستا مانای خۆ هەڵکێشان و خۆ دەرکێشان و کۆمەڵەشتی لەم بابەتانەیە، ینی زۆر شت بەڕاستی ماناکەی خۆی لە دەستاوە. با لێو بچینە ناو بابەتەکەەوە. هەر بەڕاست دکتۆر، شتەکان گۆڕاون یان مانای شتەکان گۆڕاوە؟ ڕاستیەکەی محەبەت ئەگەر وەک خۆی تماشای بکەین، تۆ پێویست ناکا بۆتی باس بکەن، هەستی پێەکەی وەکو برسێتی تۆ هەر باسی برسێتی بکە بۆ من تێ ناگەم، وەلی وەختێ برسێتی هات هەرچیەک نێزیکترەوێتەوە برسیترە بم و جوانتر لی تێگەم. ئەوەیە کە زۆر برسی بوویت ئیتر نانەڕەقە لە گۆشتی برژاویش خۆشترە بێت. محەبەت وەختێک لە لای بەرانبەرەکەوە تێت خۆ دەرخستن نییە، خۆنواندن نییە، ڕکابریکردن نییە، گەرمایەکە، تینێکە، جوانیەکە، کراوەییەکە، ناوچاوێکی بریقەدارە، زمانێکە ڕەنگە نەتوانێ وشە دەرببڕێت، گۆ نەکات لە خۆشیە. ئەوە جوان کراوەسە وەختێ تۆ ئەیبینی ڕێک هەستێک داتەگرێوەکو هەستی برسێتیەکە. ئەو هەستە بە پێست، بە چاو، بە گوێ، بە لووت، بە جەستە، بە تەواوی وجود و هەستی پێکەیت وەزانی ئەمە محەبەتە. و ئەو وەختە ئیتر ناژی چیم بۆ هەژی چی بۆ بکەم. ئیتر بەرانبەرەکە نابێ هەڵ بدا بۆ ئەوە خۆی بەرزکاتەوە تۆ نزم کاتەوە کەوتێسە کێبڕکەیەک و ئەوی ژێژێ من چی بکەم بۆ ئەو. هەردوو کەسەکە خۆیان واز لێ هاوردە بەرانبەریان کردێسە بابەت. بۆ نمونە محەبەتی دایکێک بۆ مناڵەکەی ئەوەیە ژێ من چی بکەم بۆ مناڵە. مناڵەکە گەر تێگەیشتونە بێت بیان وەورێ ئەگری قلەفڕە ئەکات، بەڵام دایکەکەی ژێ خوا قەزای گریانەکەی چی بخالێم، خوا قەزای قلەفڕەکەی چی بخالێم، چاوەکەم باوکەکەم. وەلێ بۆ کەسێ و محەبەتەی پێنێژەم دایکەمە خەریکی چییە، مناڵەکەی خەریکە بڕووبیانووی لێگری. مناڵەکە کە گەورە ئەبێ و تێگەیشتن زیادە بێ، وەکی برسێتێکە وردەوردە زیادە بێ، ێژێ چی بکەم بۆ دایکم، چی بکەم لە پێناوی دایکما، گیانی ئەدات، ماڵی ئەدات، عمری ئەدات، تەنانەت دایکی وا پیرە بێت ئەم مەلەی ئەدات، جێگەی دایک و مناڵ ئەگۆڕێت، چی کچ بێت چی کوڕ بێت. ئەوەندە خۆشەوێت بابەتەکە هەر های لە بکرێەوە چی بۆ بکەم، نەک چی بۆ کردوم. و ئەگەر بەرانبەرەکەیش هەر ئەو محەبەتەی پێوێ ئەوی ژێژێ ئەی من چی بکەم بۆ و لەم بەینا یەک کەس گمە، هەر کەسێ خۆی گوم کردەوە بەرانبەری ناسە باڵاوە. و لەرانە بەرانبەرەکانیش ئەوەندە بە جوانی ئەدوێنەوەیەکۆ چوون لە خودت خاڵی بوون، وازیان لە خۆپەسەندی و نەرگسی بوون هێناوە، ئالتوریزمیان دەست پێکرۆ چی بکەم بۆ بەرانبەر. لەوێ حتا ڕێگوزەرێکی شتەکە بینێ ئەوەندە جوانیەکە زۆرە
لە خۆی و خۆی پێ ناگیرێژە خۆزگەم پیان خۆزگای منش لێوا بووە بەداخەوە لەم سەردەما کە ژیان قرس بووە و تۆ ئەوێنی بۆ پێداویستیەکانی ژیانی ڕاستەقینەی خۆت پیا ناگەی ئەو کاتە بدەی بە کەسێکی تر گرتوتە سۆ بۆ ئەوەی ڕقەمێک بخەیتە سەر ژمارەی مۆبایلەکەت کە ئایفۆنی 14 بابی کەم بە 15 دەی خۆ لە 14 بۆ 15 لە خۆوە ناچوات بڕێ پارەی گەرەکە دەی تۆ پارە بەچی دروستەکەی بە هارەخکردن بە ماندووبوون هارەخکردن و ماندووبوونیش بە کاتە ئەم کاتە بێ لە کێ بگریتۆ ئەبێ لە کەسێکی بگریتۆ تا ڕقەمی مۆبایلەکە زیاد کردی خوار مۆبایلیشنی ئەی خانوبەرەکە ئەی سیارەکە ئەی خواردنەکە ئەی جانتای مناڵەکەم بۆ مەکتەب لە خۆوە ژیانی ئەمڕۆ داوای چتانێک لێکات کە ئەگەر بێی بەلایەنە ناڵێم بۆ هەموو کەسێک بۆ زۆرینەی کەسێژم بێی بە دوای ئەمانە ئەبێت شتێک قوربانی بکەیت تا شتێک بەدەستپێنی محەبەت لە جنسی مادە نیە لە جنسی ماناس ئەبێ معنا قوربانی بکەیت تا ئەم مادەگە لە دروست بکەیت و ئەی ژوانی ژیان بەبێ مادە ناچوە خۆدرۆ نییە بۆیە گشتمان هەر ئەسەفە خوێن ئای خۆزگەم بەوسا آخر ئەوسا بۆ وابوو ژیانی باوکی من و باپیری من و باپیری چم هەر لە یەک دەقاو ئەوەندە جیاوازی نەوکە ئەوان هەوڵ بدەن زیادە عمر بکەن بە پارە تا بگەن بە ژیانە ولی سایمە کەوتنەسە سەردەمێک بڕوا بێ کاک بیلال من وەختێ لە هینا بووم مەدرسەی ناوەندیا بووم یەکەم سعاتی کۆمپیوتریم کڕی وامەزانی هەتا ماوە ناگۆڕێ و لە هەموو کەسێک گوام لەسەرەوە چون من سعاتی کۆمپیوتریمێ ئەوەندە خێرا گۆڕیا بە 5 ساڵ شتەکەی من نەما ئێستا مۆبایلی ئایفۆن 5 ساڵی ناوێت بە 5 مانگ مۆدیلەکەی گۆڕێت و بڕێچت بە 2 ڕۆژ بە 3 ڕۆژەوە ئەگەر بە کورتی بێژمی ئێستا سەردەمی گرانبوونی شتەکانە زانست گرانە بێت تۆ خەتەری جێمانت هەیە حتا ئەگەر ئەهلی معنایش بیت ئەوەندە کتێب و زانست خێرا دروسە بێت تۆ هەمیشە جێماویت و خەمی ئەوە بگەی بۆ زانی ناڕەنگە لە خزم و عەشرە دواز بێری بچتە ناوی کتێبەکانەوە بۆیە ئەم سەردەمە ئەمە یەکێ لە اختصاسیەکانی سی نابێ زۆریش گلەی زۆر باشە جەنابەت باسی خانەوادە و خێزان و دایکت کرد بەڵێ شاعیرەکەی شتێکی زۆر جوانی هەیە ئەڵێ هاوڕێ ئەزیز و ڕێبواری وەفادار تەماشاکە دایکێکی دڵسۆز و فامدار بۆ جگەرگۆشەی چی ئەکا هەموار تۆ بۆ عالەمێ دڵت نەناڵێ بەقەو دایکێ بۆ تاقە مناڵێ جوان سعدیە فەرمێت تۆ کە ئەز مهنەتە دیگەران بیغەمی نەشاید کە ناومەت نەهەندا دەبێت تۆ کە خەم و پەژارەی خەڵک هیچ خەم و دڵە ڕاوکە و داخورپانێکت یا دروستنەکە بە چیە ئەزانی مرۆڤی یا مامۆسا قانع فەرمێت دڵێ نەناڵێ بۆ هیچ نەخۆشێ ئازاری نەبێ بۆ هیچ پەرۆشێ هەر بۆ ئارەزۆی خۆی تێبکۆشێ یاخوا ئەو دڵە هەر ئاوارە بێ بە تێغی دژمن پارە بێ قسەکە ئەمەیە محەبەت خۆی بۆ خۆی خەمێکە کە ئەگەر ئێمە بە عەقڵێکی بینەوە هەرەوە ئەوەی کە جەنابەت باست کرد ئەو دایکە چی ئەکا بۆ ئەم جگەرگۆشەی شیری خاوێنی پێ ئەبەخشێ و بەڵام ئەو مەدفوع و پیسایی پێ ئەیاتەوە ئەم مامەڵەیە ئەگەر بە عەقڵ تەماشایکەین بەڕاستی مامەڵەیەکی زۆر نابەرابەرە بەڵام لە هەمان کاتیشا ئەم دایکە ئەگەر تەماشاکە ئەگەر 2 ڕۆژ ئەم مناڵە پیسایی نەکە 1000 دکتۆری ئەگەڕێنێ ئەم محەبەتە بەجددی چۆن ئینسان وای لێبێ تەنانەت لە خۆی و خانەوادەکەشی بێتە دەرەوانێ بۆ تەواوی بەشەریەت کە لە ئێستاە وەکووتمان بەڕاستی مانای هەموو شتەکان گۆڕاوە مامۆساگیان ئەمانە گشتی لە سایەی هۆشیاریە لە سایەی تێگەیشتنە لە سایەی دڵفراوانی ئاکرێت و ئەمانەش ڕوو نادەن مەگەر کەسەکە بەڕاستی یا وەکو بەهرەیەکی دەرونی بڕێکەس ئێمە لە دەروونناسیاژین هەر خۆی سەخی تەبعە بڕێکەس هەر لە خۆیەوە بەخیڵ و تەماحوازە ئەو بەشەی باس ناکەم ئەکرێت لە بەشەکەی تریا کە پەروەردەست دروستی ئەکات با من بچمە سەر بابەتێک ئەمڕۆ خەڵک زۆرەی بینن ئێوەژن پێی نەرگسی بوون ئێمەژن پێی نەرجسی بوون یان نەرگسی بوون ئێمەژن پێی خۆپەسەندی خود شەیدایی شەیدایی سێ جۆری هەیە شەیدایەکی تاکی کە من وا ئەزانم خوا لە من زیاتری دروست نەکرۆ هەر من پێوەری هەموو شتێکم و هەرچێک بەدڵی من نەبێ غەڵەتە بۆ نمونە گەر ئیستا من لێرە گەرمم بێت گەرمە ئەگەر من سەرمان بێت ساردە
ئیتر پرسی ئەم چواردەورە ناکەم ئەرێ هێوەش گەرمتانەیە یا من نەخۆشم تام هەیە ئەمە نەرجسی بوونیەکە کە ئەم جۆرە ئینسانە خۆی ئەکاتە پێوەەر و ئەگەر خۆی کەسێکی خۆشنەویست ئەبێت تۆ ڕقی لێ بێ ئەنا تۆش ڕەفزی ئەگەر خۆی کەسێکی خۆشویست دەشێت تۆش محەبەتی پێ بکە ئەنا تۆ ڕەفزی ئێمە نەرگسی ترێکی هینمان هەیە ئیدۆلۆژیک تۆ گروپەکەی خۆ بە دروست دەزانێ ڕەنگە پیاوێک زۆر کەریم بێ زۆر سەخی بێ زۆر میهرەبانیش بێت زۆر خاکە ڕایش بێت بەڵام دەست بۆ ئاینەکەی دەست بۆ مەکتەبەکەی خوێنەکات و هەڵەسێتە پێ یەژێک گیان مەدەم شمشێر بێرن پیاوە کوژم باشە ئەمە هەر بەڕاستی ینی ئەمە نێرجسیەتە یان هەر بەجددی ینی ئێستا من زۆر بەر ئەو حاڵەتە کەوتم دکتۆر من ئەمەیە بەڕاستی لەسەر ئەمە تۆزێک بوەست باشە ئەمە نەرگسی بوون یا خۆپەسەندیەکی ئایدۆلۆژیکە کە تۆ خۆت بەڕاست دەزانی و هەمووی عالەم بەغەڵەت و ئەگەر عالەمێکی تر لە ناوی گروپەکەی خۆتا لە خوێنت لە ماڵت لە گیانت بەزڵەکەی بۆ دەری گروپەکە حازری بیان کوژی سەریان ببڕی خوێنیان بڕژێنی چون تۆ نەتزانی و ڕاستیەکان لە ناوی نەتەوەکانی تریشا پێیاوێت بەرکەوتن نەبووەتەکی نەتەوەکانی ترا بەس بە خەیاڵی خۆ وازانیە غەڵەتن و ئەزانی ئەوان غەڵەتن بڕێ کاتیشە پرسی لە تروریستەکان کە چەند ڕەهبەری مەکتەبێکی ترەکوژنی ێژی بۆ کوشتی ێژی ئەی تۆ نازانی چەنێ پیس بوو ێژی چۆن نەزانی پیس بوو ێژێ فلان کتێبی خوێندێسەوە ێژی نەوەڵا ئەی تۆ خوێندێژێ نەوەڵا ئەی تۆ بۆ کوشت وڵات دەیێژن پیس وێ یعنی ئەمی چەند نەوعێ نەرگسی بوون دروستەکات لە نەتەوە لە گروپە لە نژادا لە ئایدۆلۆژیایەکە خەڵکی ناوینەتەوە کە ڕەنگە زۆر میهرەبان و بە محەبەت بن لەگەڵ یەکترا بەڵام لە دەری ئەو بازنەوە زۆرتن و تێژنتەکەیەوە ناو هەرگیز ئەوان قوبوڵ ناکەن مەگەر لە پێوەری ئەمانە قوبوڵ بوون ئەمە حاڵەتی دوومە حاڵەتێکی سێمیشمانە کە ئەم زۆر خەتەرناکترە تۆ وا ئەزانی نەوعەکەی تۆ زۆر گرنگە بۆ نمونە ئینسانبوونی خۆت ئەوەندە بە گرنگ دێهاتی هەمووی ئاژەڵەکانی کرە قوربانی خۆ هەمووی شاخەکانی کرە قوربانی خۆ مافدا بەخۆ هەرچشتە لە ناوی بۆی بۆ خۆ بەس نەوعی ئینسان کە منیش درۆ قوبوڵ مەبێژی ئەشرەفی مەخلوقاتە عەقڵی هەیە سیاسەتی هەیە عشقی هەیە بیری هەیە باوەڕی هەیە وەلێ کێشە ئەوەیە کە تۆ ئەم بیر و باوەڕتە بە دێوێکی غەڵەت و نەرێنیە هەمووی نعمەتەکان و هەمووی ژینگە و هەمووی خەڵقی خوا لە ناوبرد ناو ناوە ئێمە ئەشرەفی مەخلوقاتین ئەشرەفی شەریف بوونەکە نیشان بدە بەزەیەکە نیشان بدە مهرەکە نیشان بدە محەبەتەکە نیشان بدەت بە ئاژەڵ لە لاتا بەحەسێتەوە ژینگە لە لاتا بگەشێتەوە ئاسمان پڕمەکە لە دووکەڵ بەحرەکان پڕمەکە لە مادەی پیس و ئاوەسە لە هەر لە سلێمانیا باس بکەین سەدی دوکان و سەدی دەروەنی خانە کە سەرچاوی ئاوتە بە 4-5 تون ڕێکخراوێک خۆڵ و پیسایی تۆی لێ دەرەکە ئەمە کوێ ئەشرەفی مەخلوقات بوونە ئاوێکە خۆتی خۆیتەوە پیسەکەی لەو دوایش بە پاڵاوتن هێشتا وای لێ نایەوی خۆی بڕێکات ئەڕۆی ئاوی دەبە کڕیەی خۆی بۆیە ئالەرا ئێمە ئەمە بێژین یەکێ لە هۆکارەکان محەبەت ئێمە ناکەین خۆپەسەندیە نەک بەرانبەر پەسەندکردن وەختێ بەرانبەر و پەسەند کرد عشق دەست پێکە شەفەقەت دەست پێکە محەبەت بۆ قەوم و ئاشنا و کەسانێکە ئەی ناسی شەفەقەت بۆ کەسێکە نایناسی عشق بۆ هەمووی عالەمە کە تۆ عاشق بووی بە عالەم دار عاشقی دارە بدێژی بۆ دار چی بکەم بۆ ئاو چی بکەم بۆ خاک چی بکەم بۆ ئاسمان چی بکەم بۆ هەوا بۆ گیان لەبەرەکان وەختێ بێ بە شەفەقەت ڕەنگە بۆ دژمنەکەی چ دژمنە لە شەڕ ڕاگیراوە لێژی ئەی برسیانە ئەی بریندارن دەرمانیان بۆ دروست نەکەین دەیجا ئەگەر ئەمە تۆ واز لە نەرگسی بوونی خۆت چی نەرگسی بوونی تاکی چی نەرگسی بوونی حزبی و گروهی و زێد و خاک چی نەرگس بوونی نەوعی واز لەم خودت پەسەندی و شەیدایە نێری چۆن گەرەکتە محەبەت بکەیت کاتێکیشە مناڵین محەبەتی دایکمان تێناگەین و قولەفڕەکەین ئایا خۆپەسەندی نییە کەی بۆ دایکمان ئەگۆڕین وەختی ئەم خۆپەسەندی وردەوردە تێکی تێگەیشتە دایک ناخوا ئێمە بخۆین ناخەوێ ئێمە بخۆین شیرەدات مەدفوعی بدەینێ وردەوردە لێی تێگەی ئەی خوایە من لەم مامەڵات چنێ غەڵەتم کە غەڵەتەکە زانی ئەبێ واز لە خۆی بێری بڕۆی قەرەبوو بکەیتەوە بڕۆی بەرانبەر خزمەت پێ بکەیت دەیجا ئەمە خۆت و دایکتی ئەی ئەگەر خۆت و نەتەوەکەتوێ ئەی لە خۆت و نەتەوەکەت بیتە دەر ئەو نەتەوەکانی ترش بەرچاو بکەیت ئەی لەوە بیتە دەر ئاژەڵەکان و ژینگەش بەرچاو بکەیت وردەوردە محەبەت ئەوە گەورەتەکە ئاسمان و زەوی نادێرێ هەمووی کائینات تێت بەرانبەر ئەگەر ببینێتەوە چیت عەزەمەتی تۆ سەلمێنە ڕەنگە عارفێک بیت پیرە پیاوێکی کەوتوو بیت هیچی چی لێ نێت حتا نەتوانی مێشێ لە خۆ دوورکەیتەوە لێ محەبەت دەم بەدەم و گوێ بە گوێ و وڵات بە وڵاتە چوە تۆ گەورە کات ئەوە نییە مەولانا فەرمێ لە محەبەت چی ناکرێ ها
لە محەبەت لوقمانێکە کابرا بە بەردەی زانیوە گرتوویەتی و کردداری جوانی پڕ لە شەفەقەت و عشقی لوقمانە بینێت خربزەیەکی بۆ تێرن بیخوا خربزەکە ئیتر ئەو کابرای خاوەن لوقمانە کە بە بەردە و کۆیلەی خۆی ئەزانێت ئەوەندە کردداری جوانی لە لوقمان بینیوە حەزی کردووە لەگەڵەوە بیخوا ێژێ هەرچێک تێرن بۆ من لەبەرا بیدەن بە لوقمان با من پاشخوانەکەی بخۆم شاید پاشخوانی ئەو کاریگەری کرد لە کەسایەتی منە ئەوەیە لە مەجلسێکە یەکەم جارە خربزە تێرن و خربزەوە کاڵێکی پێشنەوە لێ زۆر جیاوازە لە کاڵک بەڵێ ئیتر ئەبێت لە ئێران نابی تابزانی خربزە کاڵک بەڵێ ڕاست خربزەی بۆ تێرن و خربزە قاژێکێدا بە لوقمانەی خواچی زۆر خۆشەی خوا دڵی نایەژێت خوا دێ من خۆ لوقمانم زۆر خۆشەیە بە قاژێتری بدەمێ قاژێتریە داتێ دووبارە ئەم لە ئەو خۆشترە خوات قاژ بە قاژە ڕوا یەک قاژەمێنێتەوە ێژە ئەی خوای ئەگەر ئەمەی چی پێ ئەدەم ئەی من کام پاشخوان بخۆم ئەگەر نایچی دەمێ دەی لوقمان زۆر حەزی لێ ئاخریەکەی خۆڕاگری پێ ناکرێژە با خۆم بیخۆ کە هەر ئەی خوات وا مەولانا وەسفێکات تاڵە و خراوێژە زوانی پۆقلە ئەکات و دەمی بریندارەوێ و تفێ کاتە زەوی بەپەلە هەر قوتی نادا ڕاست ێژێوە لوقمان ماڵی بڕمێ ئەمە چ کارێک و تۆ کردو ئەم زەهرتە چۆن خواردێژێ تەمەنێکە لە دەست شەکر و هەنگوێ نەخۆم چۆن ئەتوانم جارێک زەهرم بدەیتێ و تفی بکەمە زەوی ئەگەر تماشا بکەیت لێرانە لوقمان دوای ئەو لطف و محەبەتە ڕەنگە لە خۆیچیا هەر شەفەقەت بێ وەلێ وەختێ بەرانبەرەکە ێژێ چی بکەم بۆ لوقمان ژوا لە بیرەوە من چی بکەم بۆ بەرانبەرەکە تفی نەکەم و ناڕەحەت بێت با قوتی بدەم بە ئەو خۆشحاڵ بێت بۆیە لە سێبەری تێگەیشتنا و محەبەتە دروستێت لە سێبەری دڵفراوانیە ناسینی نەتەوەکانی ترا لە سێبەری ئەخلاقا بۆیە ئەم ئینسانە ئەبێ تۆزێ واز لە خۆی بێرێ من پێوەری عالەم نییەم نەتەوەکەی منیش پێوەری عالەم نییە حزبەکەی منیش پێوەری عالەم نییە وڵاتەکەی منیش پێوەری عالەم نییە کە ئەمانە ئەگەر تۆ تێنەگەی ناتوانانی وا بکەیت تۆ تماشای ئائیممە بکە پرسێکی ئیمام شافعیەکەن بڕوا بێ ئایسا لەم ئیمام شافعی بپرسی ئەرە ئیمام شافعی پیتزا حەڵاڵە یا حرامێژێ بخوا نازانم بێسن با لێ کۆڵینەوەیەکی لەسەر لە یەکی لە شاگردەکانی بپرسە بە پەلێژە حرامە یا حەڵاڵە ئەو بۆچی لێ کۆڵینەوە کات ئەزانێ زانست گشتی نییە لە لای ئەم ئەبێ پرس بکات ئەبێ ڕەیەکان گشتیان دابنات لەو لایەژە دۆندرما ئەخورێ یا ناخورێ ئەبێ پرسی دکتۆرێک بکات ئەی ئەمە ئەگەر لە سایەی تێگەیشتنانیە کە علمەکان زۆرتر بوون لە توانای من و اختصاسەکان زیاترن لە ئاگایی من ئەبێ پرسی ئەوان بکەم ڕێی ئەوان وەرگرم جافتوایەک بدەم دە ئینسانی نەرگسی مەگەر حازرە گوێبورێ لە کەسی تر حزب مەگەر حازرە ڕێی حزبێکی تر گوێ لێبورێ مەگەر وڵاتێک حازرە بەرژەوەندی وڵاتێکی تر بەرچاو بکە بۆیە کاک دکتۆر هەواڵ شتێکی وت بۆ من زۆر خۆش وتی سەردەمی ئەوە نەماگەرەکمانێ وڵاتەکان بکەینە برای یەکتر کاتی ئەوەیە شارەکان بکەینە برای یەکتر مرۆڤەکان بکەینە برای یەکتر ئەمە زۆر ئاسانترە بۆیە ئەکرێ خۆشەویستی لێرەوە پێشکەش بکرێ بە هەمووی عالەم ئەگەر کەسەکە بە ئەندازەی عالەم تێگەیشتنی پێ بێت کە تێگەیشتن لە ئاستی خۆ چووە دەرەوە تۆ هەر لە ئاستی ژینگات ماشاکە ماڵێکە ژینگە تێگەیشتون کە ئەم ماڵە ژینگەی ژیانمانە دنکە برنجێ بکەوێتە زەوی کۆیەکەن کە حوشەکەیش بووە ژینگەیان ناڵمە حوشەکەیش پیس بێ تێگەیشتنەکەیان زۆر بێ کۆڵانەکەیش پاکەکەنێژن کۆڵانەکەیش تیاژین تێگەیشتنەکە زۆرتر بوو خەمی مەدرسەی مناڵەکانی چیانەخۆنێژن مەدرسەی مناڵەکانمان لە ساڵێکا 9 مانگ و لە هەر مانگێکە 20 ڕۆژ و لە هەر ڕۆژێکە 4 سەعات لەوێن با کورسیەکانی مەدرسەکەیش پاکەین شەقامەکانی شاریش ئێمە تایە ئەڕۆین باوریایی بین ئەگەر ئەو فراوانیە زیادی کرد خەمی شاخەکانی چەخوات ئەگەر زیاتری کرد خەمی ئاسمان ئەخوات کە گەرمەوە و دووکەڵی تێچە و جەمسەرەکان خەریکە بەفرەکانیانەتەوێتەوە دێ ئەگەر ئەم تێگەیشتنەوێ من چۆن بۆ ورچە سپیەکانی جەمسەرەکان خەمەخۆم بۆیە لە سێبەری تێگەیشتنە لە سێبەری دڵفراوانیان لە سێبەری گەڕانە بینینە بیستنە خوێندنەوە دروسە بێت و بەداخەوە مردمیم سەردەما ئەوە بە پەلەن مەگەر کاتیان هەیە سەرفی ئەم شتانەی بکەن چون کاتە بێ سەرفی پارە بکەن بۆیە لەم سەردەما ئەگەر ئەو شتانە کەمتر لە سەردەمی کۆنەبینی سەردەمی مادەس سەردەمی مەسرفکراییە و مەسرفیش بە پارەکرێ و گشتی ئەو کەسانە گوێ لە منم بزان پارە بەچی دەستیانەکە بە سووتاندنی عمریان بە سووتاندنی گەنجیان بە سووتاندنی توانایان هێزیان و
ئەگەر ئیجازەم بێت شتێتریش بێژم ئێمە گشتمان کاسب بکارین خەریکین کاسبیەکەین شتێکە فرۆشین شتێکە کڕین من لەو خەڵکەت کاکەم ئەم بەشە بە جوانی گوێ لێبورن ئێمە عمرمانە فرۆشین گەنجیمانە فرۆشین توانای لەشمانە فرۆشین حارەقە فرۆشین ئەمانە ئەفرۆشین شتێک کڕین ئەوەی وا ئەی کڕی لەم کاسپیا لە خۆ هەرزانتر بێت دۆڕاوی لە خۆ گرانتر بێت سەرکەوتوی یا هەڵک شێنیا هەڵشکین ئەگەر تۆ چووی بەها باڵاکان کڕی جوامێری کڕی محەبەتی کڕی مەردانەگی کڕی بەم هارەقکردنە تۆ باڵا ئەبیت پێشمەرگەیەک گیانێداتە بەری گولە ینی لەشی و ڕۆحی ئەفرۆشێت ناموس و نیشتمانەکرێت ئازادی و سڵامەتی نەتەوەکەیەکرێت پێشمەرگەکە ئەبێ بە شەهید ئەوێتە خۆشەویست خۆ نەماوە باڵا ئەبێت مرۆڤێکی تریش ئەمانە ئەفرۆشێت کورسیەکرێت خۆ ئەگەر کورسیەکە خزمەت پێ بکە قەیناکە لەوێشا خزمەت گوزاریم بەرپرسیارەتی شەر هێمە بە شەرەفەکە وەلێ ئەمانە ئەفرۆشت پارەکرێت ئەدی تۆ خۆ پارە بۆ تۆ بوو نەتۆ بۆ پارە تۆ خۆتی فرۆشت بۆ پارە ئەم ئینسانە داشکێت ئەچواتە خوار کەمەکات بۆیە ئێمە لەم کاسپیا وریابین گیانمانە دەین چاومانە دەین عمرمانە دەین تەمەنمانە دەین بۆوە شتێک بە دەست بێرین ئێمە ئەرزشمەند بکە ئەمانە ئەدەین شەرەف بکڕین ئەخلاق بکڕین محەبەت بکڕین نیشتمان بەرزکەین و زانست بەڵاوکەین و ئەگەر ئەمانەت کرد چون پارە زۆر خۆشەویستە ئێمە کشتمان بۆ پارە ئیشەکەین وەلێ پارە لە هەموو شتێک بە نرختر نییە لە نیشتمان لە ئەخلاق لە شەرەف ئەگەر تۆ ئەمانەت فرۆشت بۆ پارەیەکە ئیشە بچووکەکانی پێەکەی پەروەردەی مناڵ شتێکی زۆر باڵایە تۆ مناڵەکانە جوان پەروەردە بکە گەورەترین سەرمایە نیشتمان مناڵێم خەڵکەسە بۆیە ئەگەر لەم کەسابەتەوە تۆ شتێک فرۆشت کە گیان و عەمر و ڕۆح و تەمەنتە شتێکی لە خۆی باڵاتر پێکڕی بابزانی تۆ ئەویتە جێگەی محەبەت و خۆشەویستی خەڵک ئەگەر شتێکی لە خۆ بچووکتر پێکڕی بابزانی خەڵک بە بەزەیوە تماشاتەکەن و ێژن هەڵشکە بەبێ بادە و شەراب و جام سەرخۆشین بەبێ بادە و شەراب و جام سەرخۆشین بەیانی ڕوون شەوانی تار خەمۆشین ئەڵێن پێمان سەرنجامتان بەتاڵە بەبێ ئەنجامیش ئێمە هەر دڵخۆشین من ئەمێ لێرای یەکشت بڵێم خەڵکێک ئەم قسانی من و جەنابەت کە ئێستا ئەیکەین لەوە چ ئێستا بینەرمان بن لە شاشەکانەوە ئەم قسانی من و جەنابتیان پێ موسەکین بێ پێ ئەو دەرزیە موسەکینە بێ کە لە کەسێک شەدەیت و مدەتێک ئیتر ئازار شکێن بێ هەر بەڕاست ئێمە لە نێوانی ئەم مەحەبەت نواندنە معنەویە زۆر قوڵەیە و لە بەرامبەر ئەم عەقڵگەراییە کە هەردووشان شتێک لە ناویە هەیە پێ ئەوترێ بەرژەوەندی و پێ ئەوترێ هاوسەنگی من چۆن بەرژەوەندیەکانم وەکو جەنابەت باس لێ فەرموو بۆ بەرامبەرەکەم بێ و لەو بەینایەکێ گون بێ کە ئەوەیە مەحەبەت ئەکە ئەگەر ئێمە گەرەکمانێ پێوەرێک دانین کەسەکە لێمان تێبگات پارە پێویستە چون هەموو شتەکانی تر کە مادین بە پارە ئەکرێن بەڵام بڕێچت بە پارە ناکرێت مەسەن تۆ تەمەن بە پارە توانی بکڕی ناکرێت چوو ئەو عادەی پارەی عالەم و بێ بەیانی بەرەوە مردووەکانە بە پارە زن و کەرەوە ناکرێت بۆیە پارە خۆشەویستە گرنگە بەڵام نەک لە هەموو شتێک وەلێ با بزانین مازلۆ ژێت ئێمە هەرەمێکمان هەیە پێداویستیەکانی ژیانی مرۆڤی واتە لەو هەرەمە یەکەمیەکان نیازە فیزیۆلۆژیکەکان بە پارە دابی نەکرێت بۆیە پارە یەکەمە نەک هەمیشە یەکەم بێت خواردنە و خەوتنە و سەرما و گەرما و ئازار و خان و جل و بەرگ بە پاراکرێت بۆیە کەسێ وا لە ئێمە تێنەگا هەوڵی پارە نەدەی یەکەم هەوڵ بەیانی تێتە دەربا هەوڵی پارە بێت چون ئەگەر پارە نەبێت حتا کەسێکی خۆشەویستیش پارە بێ مقابل پێ بدات کەسایەتی دەڕوخێت چون پارەی بە مقابل ئینسان زەبوو نەکات پارە مقابل بە ئیش ئینسان بەرزەکات و وجودی ئەتاتێ بۆیە بەیانی تێتە دەر هەوڵی پارەکە بدە پارە بۆ پێداویستی سەرەکیەکان نەوێت ژیان زۆر تاڵە بێت مەجای محەبەت نامێنێت تووڕێیی دەست پێکات قەلەقی دەست پێکات بۆیە مەعاش بکەن هەوڵ بدەن
بۆ ژیان نەکو ئێمە بتان خەڵەتێنین بێژن وڵا باسی ژیانیان نەکرد ێژن محەبەت بکەم محەبەت نەوەڵام محەبەت دوای ئەمە دەست پێکات. زۆر باش دکتۆر من بمبەخشە داوای لێبوردنەکەم هاوکارانم ئاماژەیان بۆ کرد کە کاتی بەرنامەکەمان تەواو بێ ئینشاڵڵا لە دەرفەتی دواتر و لە زنجیرەی داهاتوومانە مێ دەخوازم کە قوڵتر بتوانین لەسەر ئەم بابەتە بۆستین. سوپاس بۆ ئامادەبوونت دەستەکانت خۆش بێت دکتۆرجیان پاست. خۆشەویستان و ئازیزانم چاوەڕوانمان بن لە ئەڵلقەی داهاتووە درێژەی ئەم بابەتە لەگەڵ خۆشەویستمان دکتۆر محەممەد خانی زیاتر و زیاتر دەردەشاکەین تا کاتێکی تر بە ئێوەی ئازیز و خۆشەویستەگەمەوە بەخواتان ئەسپێرم خواتان لەگەڵ.